بایدن دەڵێت پێویست ناکات جوولەکە بیت بۆ ئەوەی زایۆنی بیت. منیش زایۆنیم. دوێنێ دووشەممە لە وتارێکدا کە لە کۆشکی سپی لە کاتی ئاهەنگێڕان بە بۆنەی فیستیڤاڵی چراکان واتە حانۆکای جوولەکەکان پێشکەشی کرد، بایدن گوتی پێویست ناکات تۆ جوولەکە بیت بۆ ئەوەی زایۆنیستی بیت. منیش زایۆنیم. لە فیستیڤاڵەکەدا سەرکردەی کۆمەڵگەی جوولەکەکانی ئەمریکا، ڕزگاربووانی هۆلۆکۆست، ئەندامانی کۆنگرێس، هونەرمەندان و بەرپرسانی ناوخۆیی ئامادە بوون. بایدن ڕووی دەمی دەکاتە میوانە بانگهێشتکراوەکان و دەڵێت جەژنی چراکانی ئەمساڵ جیاوازە بەهۆی ئەو هێرشەی لە 7 ئۆکتۆبەردا کرایە سەر ئیسرائیل. سەرۆکی ئەمریکا گوتیشی پابەندین بە پاراستنی ئاسایشی ئیسرائیل و گەلی جوولەکە. ئەگەر ئیسرائیل نەبێت هیچ جوولەکەیەک لە جیهاندا سەلامەت نابێت. بایدن وتی ئێمە بەردەوام دەبین لە هاوکاریە سەربازیەکانمان بۆ ئیسرائیل تا کۆتایی بە بزوتنەوەی حەماس دەهێنرێت. سەرۆکی ئەمریکا ئاماژەی بەوەدا کە دەبێت تەل ئەبیب وریا بێت و ئاستی نیگەرانی جیهان سەبارەت بە هەڵکشانی قوربانیانی خەڵکی مەدەنی لە بەرچاو بگرێت. ئێمە بەردەوام دەبین لە پێشەنگایەتیکردنی جیهان لە گەیاندنی یارمەتیە مرۆییەکان بۆ خەڵکی مەدەنی بێتاوان لە فەڵەستین. دۆستە ئیسرائیلیەکەشمان دڵنیا دەکەینەوە کە پێویستە ژیانی مەدەنیەکان بپارێزن. بە گوێرەی دوایین ئامارەکانی وەزارەتی تەندروستی غەزا زیاتر لە 18,000 فەڵەستینی لە کەرتی غەزا گیانیان لەدەستاوە و 50,000 دیکەش بریندارن. بەم هۆیشەوە بایدن بەهۆی پاڵپشتیکردنی لە ئیسرائیل و بۆردومانەکانی سەرکەرتی غەزا ڕوبەڕووی ڕەخنەی توند بۆتەوە. لە ڕاپرسیەکی ئەم دواییانەی کەناڵی CBN نیوز با هاوکاری دامەزراوەی توێژینەوەی یۆگۆڤ ئەنجامیاندا دەریخست 161 هاوڵاتیانی ئەمریکا لەگەڵ سیاسەتی سەرۆکی ئەمریکا دانین پەیوەست بە شەڕی غەزا. هەینی ڕابردووش واشنتۆن دەسەڵاتی ڤێتۆی خۆی لە دژی ڕەشنووسی بڕیارنامەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتووەکان کە داوای ئاگربەستی کردبوو لە غەزا بەکارهێنا. دوا بەدوای ئەوەش بێنیامین ناتانیاهۆ سەرۆک وەزیرانی ئیسرائیل لەسەر ئەم هەڵوێستەی واشنتۆن سوپاسی خۆی بۆ جۆ بایدن دەربڕی. هاوکات عیزەدین ڕەشاق ئەندامی مەکتەبی سیاسی حەماس گوتی ئەم هەڵوێستەی ئەمریکا لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتووەکان هەڵوێستێکی نامرۆڤانەیە بەرامبەر هاوڵاتیانی مەدەنی فەڵەستین لە غەزا.